ئێمە زۆر هەوڵی خۆمانماندا کە ئێمە نەگاتە ئەو مەرحەلەیە، بەڵام مەجبور بووین. بەڵام کە مەجبور بووین معناوە نەبوو ئێمە ئیشێکی زۆر باشمان کرد. ئێمە دیسانەوە دەڵێم لە بینی خراپ و خراپتر خراپەکەمان هەڵبژارد لەوەی کە ئەولەویەتی ئەو کاتی ئێمە مەسەلەی داعش بوو. ئێستاش یەک پرەنسیبی مهم هەیە، ئەویش ئەوەیە کە ئەم مەسئلەیە دەبێت بە دایالۆگ لەناو خۆمان ئێمە حەلی بکەین. بەڵام دایالۆگێک کەس نابێ ئیسرار لەسەر مووقفی خۆی بکاتن. ئێمە دەبێ هەندێک تەنازولات بکەین و ئێمە لەوە تێدەگەین و ئامادەین، لایەنەکانی تریش دەبێ هەندێک تەنازولاتی خۆیان بکەن بۆ ئەوەی ئێمە بگەینە فەهمێکی مشتەرەک، چونکە لە وڵاتێکدا لە هەرێمێکدا تو ناتوانی بەبێ پەرلەمان ئەوە بکەی. ئێمە لەوە تێدەگەین دەبێ ئێمە پەرلەمان ئەکتیڤ بکەینەوە، بەڵام ئەو پەرلەمانە چۆن ئەکتیڤ دەکرێتەوە؟ دەبێ ئێمە دڵنیا بین لەوەی کە جارێکی تر ئێمە تووشی ئەم کێشەیە نابینەوە. ئێمە ترسی ئێمە ئەوەیە، ئێمە جارێکی تر تووشی ئەم بەزمە ببینەوە. ئێمە دەبێت لەو هەنگاوانە دڵنیا بین و مطمئن بین کە جارێکی تر ئێمە تووشی ئەم کێشەیە نابینەوە. حوارێک دەستی پێکردووە لە بینی لایەنەکان. سەرۆکی هەرێم مبادرەی چەند جار مبادرەی کردووە، ئاخیر مبادرەشی ئەوە بوو کە دکتۆر فواد حوسێنی نارد بۆ ئەوەی قسە لەگەڵ لایەنەکان بکاتن لە سلەیمانی. و ئێمە هیوادارین بە پێش ئەوەی ئێمە مۆزوعی مووسڵ تەواو بکەین، حەقیقەت لەناو خۆمان ئێمە بگەینە حەلێک. بەڵام هەتا ئێستا لە حاڵی حاضر ئێمە ئەو ئافاقە بەڕاستی لای ئێمە نییە.